سڵاوتان لێبێ و هەموو کاتتان باش. خۆشەویستانی من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ ئەوەی درێژە بدەین بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی سەلاحەددین کەمترین کۆنمرەی وەرگیراو بە زانکۆلاین پارالێل ئێواران چەندی وەرگرتووە و بەشەکانی چین. ئایا بەشی ئێواران و پارالێلمان هەیە؟ ئەگەر هەیە کامانە بەشن و چەندیان وەرگرتووە؟ بۆ وەرگرتنی ئەم زانیاریانە و زانیاری تر لە درێژەی ڤیدیۆکەمان بینەر بن. لەم ڤیدیۆیەمان باسی کۆلێژی پەروەردەی بنەڕەتەکەین. ئەلبەتە کۆلێژی پەروەردەی بنەڕەت ئەبێتە مامۆستای پۆلی یەکی بنەڕەتی هەتاکو نۆی بنەڕەتی، واتە ئەتوانین بڵێن ئیبتیدایی و ناوەندی جاران. ئێوەی خۆشەویست تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیراو لەم کۆلێژە بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین سوودی هەبێ و بتوانن بەرچاوڕوون بن. کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی زمانی ئینگلیزی زانستی و وێژەی وەرەگرێت. زانکۆلاینی پارێزگا 75.02 و گشتێکەی 79.8. پارالێلی پارێزگا 70.121 و گشتێکەی 73.4. ئێوارانی پارێزگا 66.5 و گشتێکەی 79.05. بەشی زانستی کۆمەڵایەتیەکان یا زانستە کۆمەڵایەتیەکان تەنها بەشە وێژەیەکان لقی وێژەی وەرەگرێت 67.3 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 73.2. پارالێلی پارێزگا 63.4 و گشتێکەی 68.4. پارالێلی ببورن ئێوارانی پارێزگا 6.704 و گشتێکەی 68.7. بەشی زمانی عەرەبی زانستی وێژەی وەرەگرێت. زانکۆلاینی پارێزگا 67.295 و گشتێکەی 7.5. پارالێلی پارێزگا 62.6 و گشتێکەی 65.8. ئێوارانی پارێزگا 59.3 و گشتێکەی 69.1. بەشی ماتماتیک تەنها لقی زانستی وەرەگرێت 63.107 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 66.8. پارالێلی پارێزگای 58.165 و گشتێکەی 61.609. ئەزیزانم لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵیشمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە ئەوانەیش سوود لە کەناڵەکەمان وەربگرن. لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سەلاحەددین بەشی زانستی گشتی تەنها لقی زانستی وەرەگرێت 62.963 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 69.88. پارالێلی پارێزگا 62.506 و گشتێکەی 65.208. واتە بەشی ماتماتیک و زانستی گشتی بەشی ئێواران یاخود لە ئێواراندا دەوامی نییە. بەشی باخچەی مناڵان کە لقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 61.6 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 66.4. پارالێلی پارێزگا 6.025 و گشتێکەی 65.6. ئێوارانی پارێزگا 57.614 و گشتێکەی 62.4. کۆتا بەشمان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی سەلاحەددین بەشی زمانی کوردیە کە ئەویش زانستی وێژەی وەرەگرێت 61.4 زانکۆلاینی پارێزگایەتی و گشتێکەشی 66.6. پارالێلی پارێزگاکەی 62.3 و گشتێکەی 67.8. ئێوارانی پارێزگا 6.5 و گشتێکەی 66.27. ئەمە کەمترین کۆنمرەی وەرگیراو بوو کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی سەلاحەددین بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بە هیوای ئەوەی سوود بە ئەوەی خۆشەویست بگەیەنێت. ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانش سوودی لێ ببینن.